نام پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێوەز مەڕوان محەممەد بەرپرسی ئۆفیسی ئەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان. بەڕێز مەڕوان سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش بەگشتی پلانی هەڵبژاردن چۆن بەڕێوەچوو باش بەڕێوەچوو؟ زۆر سوپاس ئێوارەتان باش. طبعاً بەگشتی پرۆسی هەڵبژاردن پرۆسەیەکی زۆر سەرکەوتوو بوو، پرۆسەیەکی شەفاف دادپەروەرانە دوور لە دەستێوەردان و هەر کەسێک کە چوویتە سەر سندۆقی دەنگدان بە ئارەزووی خۆی لایەنەکەی خۆی هەڵبژاردووە بە هەموو پێوەرە نێودەوڵەتیەکان بە پێی ئەو چاودێرانەی کە لەسەر سندوق بوون، جاچە ڕێکخراوانی کۆمەلگای مەدەنی بێتن یاخود دەستگا ڕاگەیاندنەکان یاخود نوێنەری لایەنە سیاسیەکان بێتن، ئەوانە هەر هەمووی پشتڕاستی ئەو قسانەی ئێمە دەکەنەوە کە پرۆسەیەکی زۆر سەرکەوتووانە بوو و دەرئەنجامی باشیشی هەبوو. ئێستا تانەکان گەیشتە 800 تانە و ڕەنگە زیاتریش بێت. ئەم تانانە چۆن وا زۆر بوون لە پەرتاک و کەمێک لەمە بەرود ڕەنگە تاک و چەند ڕۆژی ڕابردوش 400 تانە بوو بێ بۆ ڕێژەکەی بەرز بەوە. بەڵێ تەبەن ئێمە وەکو پارێزگای هەولێر تەنها یەک تانەمان هەیە، ئەوەی کە با بڵێن تانەی کردووە لەسەر دەرئەنجامی هەڵبژاردن، ئەویش پەیوەندی بە سیستەمەکەەوە هەیە، سیستەمی ساندلیگەوە هەیە، نەوەک بڵێن دەستکاری لە ڕێژەی دەنگدانەکە بێتن یاخود لە پرۆسی هەڵبژاردنەکە بێتن. ئەوانەی تریش پێم وایە هەر لەسەر ئەو بابەت هەیە، فبۆیە زۆر ئاساییە لە دوای دەرئەنجامی هەر هەڵبژاردنێک تانە دەبێتن، سکاڵا دەبێتن. ئێستا کە لە قۆناغی ئەوەین ئێمە کە تانە پێشکەش دەکرێتن و لە دوای ئەو قۆناغەکە ئەمڕۆ کۆتا وا دەبوو، لە دوای ئەوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە ڕێگەی ئەو لیژانانی کە پێچێناوە دیڕاستی ئەو تانانە دەکەن، وەڵامی ئەو تانانە ئامادە دەکەن بۆ دەستەی دادوەری. ئەو تانەی هەولێر هیچ لایەنێکە کێ گرتوێتی تانەکە؟ بەڵێ یەکێک لە کاندیدەکانە کە پێی وایە زوڵمی لێکراوە لەبەر سیستەمی ساندلیگۆ لە جێی ئەو کۆتای ئافرەت بەسەرکەتووە، بابەتەکەی ئەو بەو شێوەیە. تانەکان دابەشەکرێن بە چەند بەشێکدا یان چۆنە؟ نەخێر تانە تەسنیفی نییە، وەکو سکاڵا نییە، سکاڵا تەسنیفی خۆی هەیە، بەڵام تانە لێکۆڵینەوەی لەسەر دەکرێتن و وڵامی دروستی بۆ ئامادە دەکرێتن لەلایەن کۆمیسیۆنەوە، پاشان بەرز دەکرێتەوە بۆ دەستەی دادوەری بۆ هەڵبژاردن. ئەوانیش لە تانەکە لێکۆڵینەوەی لەسەر دەکەن، ئەگەر بەڵگەی پێویست و سەنەدی یاسایی هەبێتن ئەوە بە تەئکید یانی بڕیاری لەسەر دەدرێت. ئەو لیژنانەی لە تانەکانە کۆڵەوە چێن؟ بەڵێ ئەو لیژنانی کە لە تانەکان دەکۆڵنەوە تەبعاً لە ئێمە بەشی سکاڵامان هەیە لە ئەنجومەنی کۆمسیارانن، بڕاستەوخۆ سەر بە ئەنجومەنی کۆمسیارانن، لێ لێکۆڵینەوە لەسەر ئەو تانانە دەکەن، لە دوای ئەوە بڕیاری ئەنجومەنی کۆمسیارانی لەسەر دەدرێت و ڕەوانەی دەستەی دادوەری دەکرێت. بەڵێ ئەنجامی تانەکان هیچ گۆڕانکاریەک دروستەکە لە ئەنجامەکانی هەڵبژاردن بە تایبەت کورسیەکان؟ ئێمە ناوڕۆکی تانەکان ڕاستیت پێ بڵێم نازانین لۆی بڕیاری لەسەر بدەین کە بزانین ئایا دەرئەنجامەکان دەگۆڕێتن یان نا، بەڵام بە تەئکید هەر تانەیەک ئەگەر پاڵپشتی یاسایی خۆی هەبێ، سەنەدی یاسایی خۆی هەبێتن و دیکۆمنتی تەواوی لەبەردەست بێتن، وەکو هەر بابەتێکی تر کە پێشکەشی دادگا دەکرێتن، یەکلایی دەبێتەوە بۆ لایەنێک. بەڵێ بەگشتی کێشە لەم هەڵبژاردنە چ لە پەنجەمۆر لە هەر شتێکی دیکە ئەتوانین بڵین کەمتر بوو لە هەڵبژاردنەکانی ڕابردوو؟ بەڵێ بە تەئکید کێشەکان زۆر کەمتر بوون، یعنی ئەمە ئەگەر بین تەسنیفی بکەین بینە سەر ئەو گرفتانی کە لە ڕووی تەکنیکیەوە بەرنگارمان دەبووە لە هەڵبژاردنەکانی تر، لەو هەڵبژاردنە زۆر کەمتر بوو و دەکرێت بڵێن بە پەنجەی دەست دەژمێردرێتن ئەو گرفتانی کە بەرنگاری ئێمە بووە و لە ڕووی بابەتی یاساییشەوە کە هیچ گرفتێکمان نەبووە، فبۆیە بە هەموو پێوەرەکان هەڵبژاردنێکی زۆر سەرکەوتوانە بوو، دەکرێت بڵێم هەڵبژاردنێکی نمونەیی بوو. بەڵێ هۆکاری ئەم کەمبوونەوەی کەم و کوڕیەکان بۆ چیە گەڕێتەوە؟ بۆ ئەزموو نەگەڕێتەوە یا بۆ باشتر کارکردن لە سیستمەکان و ئامێرەکان؟
بەڵێ بەشێکیان بە تاکید ینی پەیوەندی بە ئەزمونەوە هەیە بەشێک دەگەڕێتەوە بۆ ئەزمون ئەوەی تریش دەگەڕێتەوە بۆ ئەوەی دووبارە سیانەی ئەو ئامێرانە کراوە کە لە سەرەتای دەستپێکردنی پرۆسەکە ڕوانەی وڵاتی کۆریەکرا بۆ ئەوەی ئەو گرفتانەی کە پێشتر هەبووە و تێبینانی کە لەسەر ئامێرەکان هەبووە چارەسەر بکرێتن خۆشبەختانە بە باشترین شێوە چارەسەر کراوە لەگەڵ ئەوەی کە ئەمە گرفتی نەخوێندنەوەی پەنجەمۆرمان هەبوو و لە ڕێگەی ئەو ئامێری کامێرەیە کە لەسەر ئامێرە خوێندنەوەی پەنجەمۆرەکە دانرا بەشێکی زۆری گرفتەکەی چارەسەر کرد. لە سنووری پارێزگای هەولێر دابەشکردنی کارتی دەنگدان تا ڕۆژی دەنگدان چەند بوو؟ ئێستا چەند ماوە کە هاوڵاتی وەری نەگرت بێتەوە؟ بەڵێ ڕێژەیەکی باش دابشکرا نزیکەی 1992مان دابش کرد ئەوەی کە ماوەتەوە عادەتێکی زۆر زۆر کەمە. لە ڕۆژی هەڵبژاردن کەسە بوو لە ڕۆژی هەڵبژاردن چێ کارتەکەی وەرگێتەوە؟ بەڵێ بە تاکید ئێمە سەرووی 6,000 کارتمان دابش کردووە لە ڕۆژی هەڵبژاردن. بەڵێ بەڕێز مەڕوان محەممەد بەرپرسی ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە هەولێر ڕەگەڵماندا بوو. سپاس بۆ بەشداریتان.